بەهەشتی باڵندەکان زیاد لە 400 جۆری جیاواز باڵندەی تێدایە. پارکێکی جیاواز و تایبەت بە باڵندە. لە سنگافورە پارکێکی تایبەت بە باڵندەکان کرایەوە کە بە بەهەشتی باڵندەکان ناو دەهێنرێت و زیاتر لە 5,000 جۆر باڵندەی تێدایە. فلامینگۆ و توتی و چەندین جۆری دیکەی باڵندە لە پارکی بەهەشتی باڵندەکان هەن کە پارکێکی نیمچە سروشتیە. لەم مانگەدا بە شێوەیەکی ڕەسمی کرایەوە. لەوێ باڵندەکان مەودای فڕینی زیاتریان هەیە. لێرەدا باڵندەکان بۆشایەکی زۆریان هەیە و دەتوانن لەگەڵ جۆرەکانی دیکەدا بژین چونکە تاوەکو ڕووبەر و باری فڕینی زیاتریان هەبێت دەتوانن زیاتر تێکەڵ بن. لە پارکی بەهەشت باڵندەکان دەتوانن چەند بیانەوێ بەفڕن و تێکەڵی یەکدی بن. پارکەکە لەسەر ڕووبەری 70,000 هێکتار زەوی لە وڵاتی سنگافورە دروستکراوە و گەشتیاران دەتوانن چێژ لە بینینی زیاد لە 5,000 باڵندە بە 400 جۆری جیاواز وەربگرن. بەڕێوەبەری پارکەکە ئاماژە بۆ ئەوە دەکات کە بەشێک لەو باڵندانەی ناو پارکەکە هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە، بۆیە هێنراونەتە ئێرە تا پەرەی زیاتری پێ بدرێت و ژمارەیان زیاتر بێت چونکە سروشتێکی دوو لە مەترسیان بۆ دابین کراوە. لەم پارکەدا سروشتی دارستانە باراناویەکانی ئەفریقا و زۆنگاوەکانی ئەمریکای باشوور و دارستانە وشکەکانی ئوسترالیا و چەند کەشێکی دیکەی تێدا بەرجەستا کراوە. بەڵام لە هەرێمی کوردستان شوێنێکی بچووک بۆ باڵندەکان لە چاویلاند کرایەوە. لە ماوەی چەند ڕۆژێکدا زۆربەیان لە ناوچوون.